زوزە پێدەنێرم قەت ورە نابەزێنە چونکە ئیشەکەیت ئێستا لە چاو جارەکانی زۆر باشتریش دەبێت بەڵام بە پێکە چیرۆکی قوربانیەکی نەشتەرگەری جوانکاری باز دەکەم. ئەم کچە تەمەن 33 ساڵە پزیشکێک نەشتەرگەری دەرهێنانی چەوری ورگی بۆ کردووە. پاش چەند ڕۆژێک سک و ورگی ڕەش دەبێتەوە و دەبێتە گانگرین. نەشتەرگەریەکە بە $2000 کراوە. پزیشکەکە هەڕەشەی بازنەکردنی ئەم حاڵەتەی بۆ میدیا لە نەخۆشەکەش کردووە. لوچ دەچنە کندکتۆری کە حیام دەبن بەس دەتو بچێ کندکتۆری کە تەماشا کە ئەم دەستت ناکەمێ کوچێ کندکتۆری دیکە پێشان دەدەی ئی بەزە من دزگم هەموو سوتای ئەو هەر ئەترافی نەدەکرد سوتایەدی بمردبە ئێستا زگم بۆ گەنی بووە. پێیوتی نابێ بچیتە لای دکتۆری تر ئەگە بچیتە لای دکتۆری تر ئەمن تەماشات ناکەم. بزبت تەماشات ناکەم عیلاجت ناکەم. ئەمەش قوربانیەکی دیکەی دەستی هەمان پزیشکە. لە یەک ڕۆژدا 3 کەسی دیکەی خێزانەکەی هەمان نەشتەرگەری بۆ کردووە و بە هەمان شێوە ئەمانیش سکیان تووشی ڕەشبوونەوە گانگرین هاتوون. ئەم قوربانیە تەمەنی 22 ساڵە و بە ڕەچەڵک عەرەب و دانیشتووی بەغدایە. أنا جيت هنا أنا دسوي يعني تجميل وهاي. من هاتم جوانکاری بکەم. ئەمە شێواندنە، جوانکاری نییە. ئەمە زانستی پزیشکی نییە. من دەمەوێت سکم چۆن بووە وەک پێشووی لێ بکرێتەوە. هیچ شتێکی دیکەم ناوێت. کە سوکاری قوربانیەکان هانا بۆ دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان دەبن و دەڵێن ئەوەی ڕووی داوە ستەمێکی گەورەیە. طفلة وطالبة يعني أنا أناشد الوزارة منداڵە و قوتابیە من داوا لە وەزارەتی تەندروستی دەکەم لێکۆڵینەوە بکەن داوا لە سەرۆک مەسعود بارزانی دەکەم خۆی لەمە بکۆڵێتەوە چونکەوە تا زیاتر لە حاڵەتێک هەیە. وەزارەتی تەندروستی و سندیکای پزیشکان لیژنەیەشان بۆ لێکۆڵینەوە پێکێناوە. لە سەرەتای لێکۆڵینەوەکە دەرکەوتووە ئەو پزیشکە لە ڕووی زانستیەوە ناتوانێت نەشتەرگەری لەو شێوەیە بکات چونکە ئەسڵەن پزیشکی پسپۆری بوارەکە نییە. سەرۆکی لیژنەکە بەمنیوت ئەو ئامێرە کە نەشتەرگەریەکەی پێکراوە ئەگەر لە دەستی پزیشکی پسپۆڕیشدا بێت پێویستی بە شارەزایی و ئەزمموی زیاتر لە 10 ساڵ کارکردن هەیە. ئەوە جیالەوەی نەدەبوو نەشتەرگەریەکە بکات. دەژڵێت باگەری زۆرەوە نۆڕینگەکەی پێدا دەخرێت و بڕوانامەکەشی لێ وەردەگیرێتەوە. ئەو پزیشکە بە پێی پسپۆریەکەی ناتوانێت بە بەنجی با بڵێن گشتی بەنجی گشتی نەشتەرگەری ئەنجام داتن لەبەرەوەی پزیشکی شارەزای جوانکاریە پزیشکی پسپۆر نییە بۆیە بە پێی ڕێنمایەکان کە لە کۆمەڵی نەشتەرگەری جوانکاری و کە سندیکای پزیشکان لەسەری ڕێککەوتون بە هیچ شێوەیەک ئەو پزیشکی شارەزای جوانکاری ناتوانێت نەشتەرگەری ئەنجام دا بە بەنجی گشتی. ئەو پزیشکەی نەشتەرگەریەکانی ئەنجام داوە ئافرەتە. وەک ڕوودا و پەیوەندیمان پێوە کرد تاوەکو قسەمان بۆ بکات بەڵام وتی هیچ قسەیەک ناکەم و ئێوەش پێویست ناکە ئەو بابەتە باس بکەن. لە زانستی پزیشکیە زۆرە و شتێک کە پێی دەوترێت هەڵەی پزیشکی بەڵام کەم ڕووی داوە لە ماوەیەکی کورتە لەلایەن یەک پزیشکەوە چەند هەڵەیەک ئەنجام بدرێت. ئێستا دوای پێگەێنانی لیژنەکە ئەوانەی خۆیان پێ قوربانیە چاوەڕێی ئەنجامەکەی دەکەن و بۆ لەمە دووە ڕەم بێ خەڵک چاوەڕێی بڕیاری نوێ لە وەزارەتی تەندروستی بکات بۆ مەسەلەی جوانکاری. بەرەسەری دوڕوودا و هەولێر.